ساڵێک بە ڕۆژی جیهانیی کەسانی خاوەن پێداویستی دائەندرێ لە سەرانسەری جیهانە. بێگومان کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەو کەسانن کە ئێمە لەبری ئەوەی کا بە چاوێکی بەزەیەوە تەماشایەکەین، پێویستەکە ئێمە ڕێز لەو کەسانە بگرین، پێویستەکە ئێمە لە کاتێکا کە لە شوێنە گشتەکانە، لە شەقامەکانە، لە هەر شوێنێکا کە ئێمە ئەو کەسانەمان بینی، پێویستەکە ئێمە بتوانین هاوکاری ئەوان بکەین، لەبری ئەوەی کە بە چاوێکی بەزەیەوە سەیریانکەین، ئێمە بتوانین دەستی هاوکاریان بۆ درێژکەین. لەگەڵ ئەوەشە ئەو کەسانە ئەگەر چیەکێک لە ئەندامانی جەستیان لە دەزیاوە، بەڵام بەهرە و توانایەکی زۆر جیاوازتریان هەیە لە چاو کەسانی ئاسایی. وەکو ئەزانین لە ئێستا ناو کۆمەڵگایە چەندین کەسی خاوەن پێداویستی تایبەتمان هەیە کە توانیویانە خزمەتێکی زۆر باشی کۆمەڵگا بکەم، توانن جێدەستیان دیار بێن ناو کۆمەڵگایە. بۆیە گرنگە کە ئێمە بتوانین ڕێز لەو کەسانە بگرین، ئێمە بتوانین هاوکاری ئەو کەسانە بکەین، بتوانین لە کاتێکا ئەوان کە پێویستیان بە ئێمە بوو ئێمە زۆر بە شێوازێکی باش بتوانین یارمەتی ئەو کەسانە بین. جا لەگەڵ تاوی ڕۆژە جیهانیەکانە ئەزانین لە سەرانسەری جیهانە کۆمەڵێک کار و چالاکی جۆرا و جۆر بەرەوە چێ لە هەرێمی کوردستانی شا لەگەڵ تاوی ڕۆژە جیهانیەکانە بەدەرنیە لەوەی کە چالاکی جۆرا و جۆر بەڕێوە بچە. ئەمڕۆ لە شاری سلێمانی چەند چالاکیەکی تایبەت بە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت بەڕێوە چێ بووی کە زانیاری وەرگین لەسەر چالاکیەکانی ئەمڕۆ شاری سلێمانی. لە ئێستادا هاوکارمان میهرەبان بە شێوازێکی ڕاستەوخۆ لە یەکێک لە چالاکیەکانی شاری سلێمانی کە تایبەت بە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵمانە ئەبێت. میهرەبان سڵاوت لێ بێ، بەیانی و باش بێت. بەڵێ سەحەر، سڵاو لە ئێوە، بەیانی ئێوە بینەران باش بێت. ئەمڕۆ تۆ لە لانێگەن ئەو چالاکی کە بەڕێوەچێ چیە فەرموو؟ بەڵێ لانیگان بەیانی ئێوە بینەران لە باشیدا بێت. دیارە 12 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە. بێگومان ساڵی 1992 ئەم ڕۆژە تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانەوە دەستنیشان کراوە و لەم ڕۆژەدا لە سەرانسەری جیهاندا کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت. بێگومان لە هەرێمی کوردستاندا ئەمڕۆ تایبەت بە ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لە چەند شوێنێکی جیاواز بەڕێوە دەچێت. یەکێکیش لەو چالاکیانەی کە ئەمڕۆ تایبەت بۆ ڕۆژە بەڕێوە دەچێت کردنەوەی پێشانگایەکە کە لەلایەن منداڵانی خاوەن پێداویستی تایبەتەوە ئەم پێشانگایە کراوەتەوە. بێگومان کە ئەمە لەژێر سەرپەرشتی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستاندایە. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم چالاکی و کردنەوەی ئەم پێشانگایە لە هۆڵی تەواری شاری سلێمانی دەچمە لای خات و سروە فەیزوڵڵا کە بەڕێزیان سەرپەرشتیاری پڕۆژە پەروەردەییەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە. خات و سروە سڵاو دێ بەوەم کاتەوە باش. سڵاو لە ئێوەش، کاتی ئێوەش باش. خات و سروە، ئەگەر باسێک لە ڕۆژ جیهانی کەم ئەندامان بکەین پێشکردنەوەی ئەم پێشانگایە، بۆچی ڕۆژی جیهانی کەم ئەندامان دەستنیشان کراوە؟ دیارەوە کۆی کە بەڕێز ئاماژە پێکرد دەستنیشانکردنی ڕۆژێک لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت یان کەسانی خاوەن پێداویستی تایبەت کۆمەڵێک ئامانجی لە خۆی گرتووە. یەکێک لەوانە دەرخستنی بەهرە و توانەکانیانە بە ئاگادارکردنەوەی کۆمەلگا و دەسەڵات و با بڵێن وڵاتە بەرامبەر بە کەم و کوڕی پێداویستیەکانیان. لە ئەمان کاتە ڕۆژێکشە وەکو چۆنەڵی هێمایەک سمبولێک دەستنیشان کراوە بۆی کە لەو ڕۆژەیە بتوانن زۆرترین ئەو چالاکی و ئەو بڵاوکراوە و ئەو بابەتانی کە هەیە لەو ڕۆژیان نمایشکرێەوە بخرێتە ڕوو. کردنەوەی ئەم پێشانگایە لە ڕۆژی جیهانی کەم ئەندامانە لەلایەن ئێوە بۆچی بوو؟ دیارە ئێمەش ئامانجمان لەلایەکەوە دەرخستنی توانە و بەهرەی مناڵەکانە. لەلایەکی کەشەوە بەڕاستی دەرفەتێکە بۆی ئێستا وەکەوەی کە بۆ نمونە بەڕێستان ئامادە بوون لێرە کە بتوانین زیاتر قسە لەسەر ئەو ڕۆژە بکەین، قسە لەسەر توانەکانیان بکەین، قسە لەسەر بەهرەکانیان بکەین، پاڵپشتیەکیش بێ بۆ خۆیان و خێزانەکانیان لە هەمان کاتە. ئامانجی ئێمە وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان نمایشی کۆمەڵێک کاری جوانە کە لە ڕاستیەوەی کە ئیبینن 82 کاری هونەری قەبارەی جیاواز کە بەرهەمی مناڵانی سودمەندی سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لە ئەمان کاتە ئیشی کاری دەستیە کە لەم ڕۆژەیە ئەمانەوێ بڵێن توانایان هەیە بەهرەیان هەیە وەرن کارەکانیان ببینن. لەلایەکی کەشەوە ئامادەکردنی کۆمەڵێک با بڵێن بروشەر یان فلێتی تایبەت بە بۆرەکانی خاوەن پێداویستی تایبەت کە ئێمە بە دەرفەتێکی زانین بڕۆینە سەر شەقام، بڕۆینە شوێنە گشتەکان، ئەو کەسانی کە بانگێشتەکرێن بۆ ئێرە بتوانین ئەوانش بڵاوکەینەوە بە ئامانجی بڵاوکردنەوەی زۆرترین هوشیاری سەبارەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. ئەو بروشەرانەی کە تایبەت بە هۆشیارکردنەوەی کەسانی ئاسایی تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بڵاوەکرێتەوە چی تێدا ئەنووسرێ یاخود چی تێدا باس کراوە؟ بەڵێ زیاترەوانی کە ئامادە کراوە لە
بەڕاستی ئێمە پشتمان بە بڵێن ڕێبەری دەستنیشانکردنی با بڵێن گرفتەکانی خاون پێداویستی تایبەتەکە ئەوەش بە DMS 5 ناسراوە کە لەسەر ئاستی گیان ئەو نیشانانەی کە بۆ دەستنیشانکردنی هەر حاڵەتێک یان هەر گرفتێک لەو ڕێبەرە تۆمار کراوە دیارە بە چەند ساڵ جارێک لەلایەن کۆمەڵی پزیشکی ئەمریکیەوە پیاچوونەوەی پێکرێت ئەگەر تازەگەری هەبێ یاخۆ ئیزافاتێک هەبێ بۆی ئەکرێت پێمە خۆش بلم بڵاوکراوەی خۆمانە زیاتر باس لە نیشانەکان بکەین باس لە کەمێک لە هۆکارەکان بکەین کەمێک ڕێنماییمان هەبێ بۆ کەسانێک کە لەوانەیە بەڕاستی زانیاری تەواوی نەبێ سەبارەت بە خاون پێداویستی تایبەت بە گرفتەکانی ئەمان جشمان زیاتر وشیارکردنەوەی خەڵکە. سرۆ بێگومان ئەم کارە هونەریانەی کە لێرە نمایش کراون هەم لە کاری دەستی هەم لە تابلۆکان کار و بەرهەمی مناڵانی خاون پێداویستی تایبەتە. ئێوە وەکو سەرپەرشتیاری پرۆژە پەروەردەیەکان توانای هونەری ئەو مناڵانە چۆن هەڵەسەنگێنن یا ئێوە چیتان کردو بۆ ئەوەی توانای هونەری ئەو مناڵانە بەرز بێت؟ ڕاستە خۆی لە ڕاستیە توانای هونەری هەموو مناڵێک لەو باوەڕێە مەگەر ژینگەیەکی بۆ بڕەخسێت ئەگەر ژینگەکە لەبار بێ ئەگەر کەرەستەی لەبەردەستا بێ ئەگەر بە شێوازێکی جوان مامەڵەی لەگەڵا بکرێت بە دڵنیایی و ئەو توانە و بەهرەیی کە هەیە تێتوانێت بە ئاسانترین شێوەبی خاتەڕوو. دیارە لێرەیە ئەمەی کە نمایش کراوە کاری ساڵێکە بەرهەمی ساڵێکی کارکردنی مناڵەکانە. ئەمەش بە ڕۆژانە لە ڕێگەی ڕاهێنانەوە تۆ کۆمەڵێک ڕاهێنانی پێکەی بۆ نمونە کاتێک ڕاهێنانی ڕەنگی پێکەی گەر من ڕەنگیشی بخەمە بەردەست ئەگەر کۆمەڵێک با بڵێن ڕەنگی شتێکەڵاو کە ئەمە لێرەیە بە چەند شێوەیەک تۆ ڕاهێنانی فێرکاری بە مناڵەکەکە یاخۆ باسی ئەندازەی بۆکەم یاخۆ باسی ئاژەڵێکی بۆکەم ئەگە لێرەیە تۆ لە هەمان کاتە ئەو کەرەستانی بخەیتە بەردەستە بینی لە کۆتای تابلۆیەکی جوانینی لێ دەرەچێت و لە هەمان کاتە کۆمەڵێک ڕاهێنانیش بە مناڵەکان کراوە. بێگومان هەمووان نەزانین ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان جگەلەوەی کار و چالاکی زۆری هەیە بە شێوەیەکی گشتی بۆ مناڵان و بە تایبەتریش کۆمەڵێک کاری هەیە بۆ مناڵانی خاون پێداویستی تایبەت. کارەکانی ئێوە بۆ هاوکاریکردنی مناڵانی خاون پێداویستی تایبەت لە منداڵپارێزی کوردستاندا چین؟ دیارە هاوکاریکردن یاخۆ کارەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بۆ مناڵ و کەسانی خاون پێداویستی تایبەت مێژووەکەی بۆ ساڵانی پێشووترە گەڕێتەوە کە لە 2000ەکانەوە ئەم ڕێکخراوە لە بواری هاوکاریکردنی با بڵێن کەسانی خاون پێداویستی تایبەت یاخود ناردنی ئەو کەسانی کە لەگەڵ مناڵانی خاون پێداویستی تایبەتە کارەکەن بۆ دەرەوەی وڵات بۆ بینینی خولی تایبەت و بینینی سەنتەرەکان یاخود بانگێشکردنی کەسانێک کە پسپۆڕن و ئەزمونێکی باشیان هەیە بیانین لە دەرەوەی وڵات بۆی بتوانن ڕاهێنان بە کەسانی ناو با بڵێن هەرێمی کوردستان بکەن لەلایەکەوە لەلایەکیکەوە هاوکاریکردنی با بڵێن کۆمەڵەکان کە تایبەتن بە خاون پێداویستی تایبەت بە دامەزراندن و دابینکردنی پێداویستەکانیان یاخود دامەزراندنی سەنتەرێک بێ بۆ مناڵانی خاون پێداویستی تایبەت و ئێستاش لەم کاتەیە کە کار لەسەر سەنتەرێکە کە کۆمەڵێک مناڵی خاون پێداویستی تایبەتی شار ڕووی تێکات بە چەند جۆرێک بە چەند گروپێک کاریان لەسەرەکە بۆی کە بتوانێت زۆرترین خزمەت بگەێنێ بە مناڵانی خاون پێداویستی تایبەت چ لە ڕێی ڕێنماییەوە بیان چ لە ڕێی ڕاهێنانەوە بێت بۆ خۆیان و خێزانەکانیان و هەمیشەش بەردەوامە و کوڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ڕاستی بە ئەرکی خۆمان نەزانین لە هەر شوێنێکە ئەگەر کەم کوڕیەک هەبێت ئەگەر شوێنێک هەبێ پێویستی بە هاوکاری بێ هەمیشە لەو بوارەیە کار بکەین دیارە لەلایەکی شۆ نامانەوێت جێگرەوەی حکومەت بین بڵێن ئێمە ئەمانەوێت تاسەر لەم بوارەیە کارەکەین ئێمە کارەکەین لە بوارێکە کە کەم و کوڕی هەیە کەی توانیمان بەڕاستی کارەکان جێبەجێ بکەینەوە کاتانە بە دەوڵەتی ئەڵێن ئەمە بەرپرسیارەتی ئێوەیە ئێوە دەسەڵاتدارن ئێوە دەوڵەت نەتوانن لەم بوارەیە کار بکەن بەڵام وەکوتر وەکوی کابینی لە 2000ەکانەوە تاکو ئێستا بەردەوامی ئینشەڵا شەر ئەگەر هەر کاتێک پێویست کات ئێمە ئەو خزمەتگوزاریانی کە هەمانە ئەو پەڕی هەوڵێن بۆی بتوانین باشترین خزمەتگوزاری بگەێنین بە خودی مناڵەکان و خێزانەکانیان لە هەمان کاتە و لەلایەکی کەشەوە هوشیاریەک بڵاوکەینەوە بەرامبەر بە کۆمەلگا بڵێن ئەوانیش تاکێکن لە کۆمەلگا ئەوانیش مافی ژیانیان هەیە مافی بەرەو پێشچوونیان هەیە مافی ئەویان هەیە کە بتوانن وەکو ئێمە لە داهاتووە بوونیان بن لە دامەزراندنی کۆمەلگایە نەک ئەرک بن. وەک ئەوەی ڕێکخراوەکەیەوە بێگومان بەرکەوتنی لەگەڵ منداڵانی خاون پێداویستی تایبەت و کەسانی خاون پێداویستی تایبەتە هەیە ئەوەنەی وەکو فیدباکێک لای ئێوە بێت و ڕادەی هۆشیاری هاوڵاتیان بەرامبەر کەسانی خاون پێداویستی تایبەت لە ڕووی هاوکاریەوە لە چ ئاستێکدایە؟ وەڵاهی بەداخەوە ینی ناتوانانی بڵێ لە ئاستێکی زۆر باشە دیارە لێرەیە ئێمە بە هەر چەندها خەتاکە نەخێنە سەر هاوڵاتی بڵێن
ئاستی با بڵێن زانیاری سەبارەت بە خاون پێداویستی تایبەت کەمە دیارە هەر بوارەکە خۆی لە هەرێمی کوردستانە من لەو باوەڕێیام بەڕاستی تا ئێستاش ئێمە باس لە پێداویستی خاون پێداویستی تایبەت دەکەین لە کاتێکە لە هەموو دنیا ئەڵێ مافی کەسانی خاون پێداویستی تایبەت وەتاگە لێرە کار لەسەرەوە کرا ببێ بە مافێک ئەو کاتانە پێم وا بێ چ کۆمەلگا و چ با بڵێن کەسانی پەیوەندیداریش کار لەسەر دەستەبەرکردنی مافەکانی کەسانی خاون پێداویستی تایبەت ئەکا لێرەیە هەمومان لەو باوەڕێیان کەم تەرخەم بین لە دابینکردنی با بڵێن زانیاری یاخۆ پێداویستی بۆ کەسانی خاون پێداویستی تایبەت هەرچەند ئەگەر ئەم ساڵ بەراوردکەین بە ساڵانی پێشوە بینی بەڕاستی هەنگاوێکی باش شۆتە پێشەوە دیارە لێرەیە کەسانێکی زۆر لەو بوارەیە کارەکە وێرە دەستخۆشی ترچ لە بواری پەروەردەیە بێ لە بواری تەندروستیە بێ یاخۆ کاروباری کۆمەڵایەتیە بێ لە ڕووی وشیاری بێ یاخۆ کردنەوەی پێشانگا بێت بڵاوکردنەوە بێت چاوپێکەوتن بێت ئەگەر بەراوردیکەین بە ساڵانی پێشووتر هەڵبەت هەنگاوێک چوونێتە پێشەوە بەڵام ئەگەر ئێمە باس لە مافی مناڵ بکەین ڕاستیە زانیاریەکان زۆر نییە بۆی هەمیشە ئێمە لە هەوڵی ئەوەیان چۆن بتوانین زۆرترین زانیاری بگەێنی لەبەرەوەی ئەوانیش تاکێکن لە کۆمەلگایە و ئەبێت ئەو زانیاریانی کە هەیە سەبارەت بە گرفتەکانیان بۆ نمونە مناڵێک کە گرفتێکی هەیە لە ڕوویەکەوە لە برەوەی کۆمەلگا بەزەی بۆ کەسەیە بێتەوە توانێت بە چاوێکی کە بەڕاستی تەماشای کاکە بڵێ توانەکانی ئەو لەو ئاستەیە توانەکانی من لە ماستەیە ئەشێ من لە بوارێکە توانم هەبێ و شارەزاییم هەبێ بەڵام کەسانێک لە بوارێکی کە شارەزایی هەبێ بۆ نمونە بینیت هەرێک لەم تابلۆیانەی کە کراوە بەڕاستی لەوە چێ من نەتوانم بیکەم بەڵام ئەبینی ئەو بەهرە و توانایەکی هەیە کەواتە پەیامی تۆ دوا قسەی تۆ هەم لە ڕۆژیانی کەسانی خاون پێداویستی تایبەت و هەم بۆ مناڵانی سەنتەرەکەی ڕێکخراوەکەی خۆتان بەڵێ دیارە وەکو پەیامی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بەڕاستی ئێمە هەمیشە با بڵێ پەیامێکمان هەیە ئەڵێن ئەوەندە هاوکاری ئەو کەسانە ئەەکەین تاوە کۆتانێ پشت بەخۆی ببەستێ کە پشتی بەخۆی بەست ئەویش تاکێکە لە کۆمەلگایە دیارە با بڵێن پەیامی ئێمە ئەوەنەی بتوانین هاوکاری ئەەکەین لەلایەکی کەشەوە بەڕاستی ئامانجمانە هوشیاری بڵاوکەینەوە بۆ تاک بە تاکی کۆمەلگا ئەوەی کە پێی ئەگەین لە ڕێگە ڕاگەیاندنەوە بە یاخۆ با بڵێ قسەکردن بە یاخۆ بڵاوکردنەوەی هەر بڵاوکراوەیەک بێت لێرە بەڕاستی هیوادارین کۆمەلگا بە تەواوەتی لە توانا و بەهرە و خواست و پێداویستیەکانیان تێبگات پاڵپشتیان بێ ئەوانش هاوشێوەی ئێمە هاوکاریان بن هەتاوەکو ئەو کاتی کە ئەتوانن پشت بە خۆیان ببەستن و تاکێکی با بڵێن تاکێکی چۆنەڵی بەتوانە بن لە کۆمەلگایە و کۆی کەوتم لە داهاتوە هاوکار بن لە بنیادنانی کۆمەلگا و کۆی کە لە وڵاتانە ئەبینین هیچ کاتێک گرفتەکان کەم و کوڕەکان بربەست نەبووە بەرامبەر بتوانای ئەو کەسەی کە ئەوێ بیبەخشێت هیوادارم کۆمەلگا لەو شتانە تێبگا و چیتر بە چاوێکی بەزەیوە تەماشایان نەکات بە چاوێکەوە تەماشایان کاکە ئەوانیش توانیان هەیە بەهرەیان هەیە توانن وەکوتم بنیاد بن لە بنیادنانی کۆمەلگا دەستەکان خۆش بێ خاش قسوورەگان زۆر زۆر سپاس دیارەکردنەوەی ئەم پێشەنگەیە جگەلەوەی لە ڕووی هونەریەوە توانەکانی مناڵ دەرەخات ئەمە وای کردووە مناڵێک دروست بکات کە هەم لە ڕووی فکر و هەم لە ڕووی تەرکیزەوە بتوانێت کەسایەتی خۆی بەرجەستە بکات بتوانێت جگە لە توانە هونەریەکانی کۆمەڵێک بەهرەی دیکەی تێدا دروست بێت من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەوەی ئامانج لەکردنەوەی ئەم پێشەنگەیە یاخود هاوکاریکردنی مامۆستایانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بۆ ئەو کەسانی یان بۆ ئەو منداڵە خاون پێداویستی تایبەتانی کە ئەم پێشەنگەیان کردوتەوە دەشمە لای مامۆستا هێرشگان سڵاو دێبێ وەکو مامۆستایەک پەیامی تۆ لە ڕۆژی جیهانی کەسانی خاون پێداویستی تایبەتە چییە؟ من پێشەکی بە خێراتتان دەکەم ئێمە پەیاممان ئەوە بوو کە ئەم پێشەنگای بکەینەوە زیاتر بەهرەی مناڵەکان کە لەو سەنتەرە بەشدارن سودمەند دەبن پیشان بینەری بین کە هەتا چەنە ئاسی مناڵانیانی و هەتوانن ئیشی زۆر جوان زۆر ناوازە بکەن یەکێ لەو ئیشانەی کە ئەمڕۆ زۆر یعنی بەلای هەمووانەوە جوانەکەی ئەوەیە کە ئەو مناڵانە خاون پێداویستی تایبەتن لەگەڵ ئەوەیە هەست و شعوری خۆیان زۆر خسۆتە سەر لەوحەکان ئێستا ئێمە لێرە بە 34 مناڵ بەشداریمان کردووە بە زیاتر لە 83 لەوحە ئیشمان کردووە یعنی ئەمە ئەنجامێکی زۆر باشە لە ماوەی ساڵێکی ژنابات ئەم مناڵانە نزیکی 3 پێشەنگایان کراوەتە بۆیان بەس لەگەڵ ئەوەشە ئاسی خۆیان زۆر باشە دەسەورەکەم یعنی بەڵێ مناڵی خاون پێداویستی تایبەتن بەڵام وەکو توانای خۆیان ئەگەر لەگەڵیانە ئیشکرێت زۆر لەوە زیاترە کە ئێستا یعنی بەرچەستە بوو دیارە بە شێوەیەکی گشتی ئەگەربینە سەر باسی ئەوەی گزارشتیان لە چی کردووە ئەو مناڵانە لە دنیای ڕەنگەکان تێکەڵکردنی ڕەنگەکان ئەوەی کە خامەیان بەکارێناوە گزارشتیان لە چی کردووە
زۆرینەی زۆریان گزارش لە ناخی خوانەکەن یعنی کاتێک کە مناڵێک لە ئیشێکە کات نازانی هەتا ئەو دەقەی کە تەواو ئەوێت چیەکات جاری وایە لە لای ئێمە زۆربەی کات لە نیوەی لە حکایەتێکیات ئەچێتە سەر لەوحەیەکی کە ئەچێتە سەر ڕسمێکی کە بەس بە هاوکاری ستاف و بە هاوکاری مامۆستاکان ئەتوانین ئێستا بەرنامەیەکیان بۆ دانێنی وەکو مناڵی ئاسایی لەنیشتیان بۆ دروستکرێت یارمەتیان بترێت بۆی ئەوانی تر ئەو جەنجاڵی مێشکیان تۆزێ هێور بنەوە بەس مناڵەکان ئێستا کە ئەیانهێنی بۆ ڕسم بۆ وێنەکێشان یعنی ئەبێ حڕیەتێکی تاویان ببێت چونکە وەکو بەرنامەکانی کەنیێنە بەرنامەمان هەیە یعنی تەحتیدە بۆ نمونە ئیشی لەسەرەکەی بەڵام وێنەکێشان حڕیانەکەی ئەو شتێکە لە مێشکیانەیە ناتوانن بە بۆیەکە و بە قەڵەمەکە دەریبرن تۆ وەکو مامۆستایەکی ئەو منداڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بێگومان لە ڕێگەی وێنەکێشانەوە ئەکرێت بە جۆرێ لە جۆرەکان لایەنی دەرونی ئەم مناڵە دروستکەیت ئێوە تا چەندە کارتان لەسەر ئەمە کردووە بێگومان کە مناڵێک دێت ئیشێکە کات تۆ ڕۆژێ دوانسیان بەدایمی لەگەڵ یایەتی ڕۆژی وایە ئەیهێنیت سیرەکەی ئیشێکی زۆر جوانە بۆکە ڕۆژی واشێ هەرچی لەگەڵ یا ئاڵیت هەرچی یارمەتی هەوڵیت ئیشێکە هیچ بۆ ناکە کەواتە ئەو ڕۆژە بۆ دەرەکەوێت کە ئەو مناڵە لایانی دەرونی باش نییە ئەتوانی هێوری کەیت توانی قسەی لەگەڵاکە ئیشی لەگەڵاکەی بۆی هەتا دێتە ئەو ئاسی کە تۆ یعنی هیچ نەبێت ئەو ڕۆژە لە ئاخیری ساعاتەکەی خۆشتا بێت ئەتوانی ئیشێ بکات درک بەوە بکەیت کە هەتا ڕاتەیەک ئەم مناڵە هێواش بۆتەوە بەڵێ دەستەکان خۆش بێ مامۆستایگیان سپاس بۆ ئامادە بوونە دیارە من ئەمەوێ ئاماژە بۆش بدەم جگەل لە تابلۆ ئەگەر هاوکارانم یارمەتیم بدەن کۆمەڵە کاری دەستڕەنگینی یاخودکاری دەستی ئەو مناڵانە لێرە ئامادەیە ئەگەر هاوکارانم لێرە یارمەتیم بدەن بێگومان ئەو مناڵانە توانیویانە لە ڕێگەی کارە دەستیەکانیانەوە جگەلەوەی توانە هونەریەکانی خۆیان دەربخەن لە هەمان کاتە ڕاهێنانێک بێ بۆ تەرکیز و بۆ فکری ئەم مناڵانە سڵاوت لێبێ ئەگەر من وەکو ئەگەر هەڵەنە مامۆستای ئەم بەشە بیدیان سەرپەرشتیار بیت لە ڕووی پەروەردەییەوە ئامانجی ئێوە چییە لە دروستکردنی یان خود یارمەتیدانی منداڵان بۆ دروستکردنی ئەم کەلوپەلانە سپاس بە دڵنیایی لە پاڵ دەرخستنی توانە و بەهرەکانی ئەم منداڵانەیە ئێمە کار لەسەرەوەکەین کە چۆن لایەنە جستی و معریفیەکانی ئەم منداڵانەش کە بەرەو پێشەوە بەرین بۆ نمونە کاتێکە مناڵێک یەکێک لەم ئیشانە ئەنجامەیات ئەمە خۆی بۆ خۆی چەند ڕاهێنانێک یەکەم بەهێزکردنی پەیوەندی دەست و چاوبەیەکەوە تەرکیزی مناڵەکە دواتر جوڵاندنی ماسوولکە وردەکانی دەستی کامانە هەمووی خۆی بۆ خۆی واکە دواتر ئەمە مناڵە سوود ببینێ لەم ڕاهێنانە بۆی کە چۆن بتوانێت دواترا کەوچکێک بگرێت چۆن بتوانێت قەڵەمێ بەدەستیەوە بگرێت ئەمە لە پاڵ دەرخستنی توانە و بەهرەکانیە ڕاهێنانێکی بەردەوامە بۆ منداڵەکە دەستەکان خۆش بە سپاس دیارە منداڵانی خاوەن پێداویستی تایبەتیش تەوا وەک تەواوی منداڵەکانی تر ئەگەر دەرفەتیان بۆ بڕەخسێ ئەگەر وولایانی پەیوەندیدار لایەن لێ بکاتەوە ئەگەر ڕێکخراوەکانی تایبەت بە مناڵان و هاوکار و یارمەتی دەریان بن ئەتوانین بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێگەی ئەو ڕاهێنانەی کە پێیان ئەکرێت یاخود لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی ئەو وانەی پەروەردەیانی تایبەتە بە دروستکردنی دەروون و کەسایەتی مناڵی خاوەن پێداویستی تایبەتیش تەواوی بەهرە و تواناکانی خۆی بخاتە ڕوو وەکو هەر مناڵێکی دیکە بتوانێت ڕۆڵی کارا ببینێ هەم لە بنیادنانی کۆمەلگە و هەم لە دەرخستنی تواناکانی خۆی بەڵێ لانە من تەواوی زانیاریەکانم لەسەر ئەم پێشانگای خستەڕ و ئەگەر تۆ پرسیارێکت نییە ئەگەڕێمە ستۆدیۆ بەلای ئێوە باشە دەست خۆشەمینە بە سپاس بۆ تۆ سپاس بۆ میانە بەڕێزانەی کە زانیاری زیاتریان بە ئێمە و بە بینەرانی جا دووبارە دەست خۆش بێت